ئایا ژن دروستە قورئان بخوێنێ بەدەنگ وەڵی هەر کەسی ڕازی بوو ژنەکەی خۆی بچێ ئەوە بکە ئەوە احتیاجی چەکەی خۆی بگۆڕێ و بینێرێ ئەگەر کردی احتیاجی بە تایبەتیش من باسی عوام ناکەم عوام حەقی خۆیەتی سە من زۆر جار ئەڵێم وەڵاهی کەسێ نوێژ بکە ڕۆژوو بگرێت خۆی بە ئیماندار بزانێ گومانی خراپم پێ بەرێ قسەم پێ بڵێ گەرمی ئازا ناکەم لەبەر چی ئەگەر بزانێت شتێکەیە 100% بە خۆم نەڵێ ئەوە ناڵێم کەسێک کە خراپێکی کردو بەرامبەرم گەردنی ئازابێ فی سەبیلیلا کەسێک خۆی لە من باشتر بزانێت شتێکم بۆ هەڵبەسێ لێی خۆش نابم لەبەر چی باسی خەڵکە دیندارەکەکەم ئەوەی کەوا لە سەرڕینگە و ئێشتا وی لەو تایی نەکڕێ وە گەردنی ئازابێ وەهای هەر عیبە من لەگەڵ یەکێکم بڵێ وەڵا گەردن ئازا ناکەم کابرا لە تیکتۆکەی سەرجنیەوە بۆ نزە فی سەبیلا گەردنی ئازابێ با زمان بە مەلاوشت تر نەدا هەر بۆ منی بدا گەردنی فی سەبیلا ئازابێ کێشەمان لەوە نییە کێشەمان لە خەڵکە دیندارەکەیە ئەو کەسەی کە دیندارە ئەبێ بزانێت یعنی کاتێک کە تۆ نەحەقیەکە بینی مامۆستای ئاینی تەرەفی نەحەقیەکە ئەگرێ کورە دینی تووە یا خەڵکی واڵێ بە گەردنی من بڕۆ ئەوە بکە گەردن توی چی يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه إبراهيم لأمتك راعك موسى وعيسى راعك تو چی داما والله بقردن من والله هیچ بقردن من والله هشتك ايوه أزاني خرافة قد بقصي منك برا تو سور أزانية مشتا فسادة منیش ئەڵێم دەنگی ئافرەت دروستە قورئانی پێ بخوێنێ لە پشت پەردەوە ئێمە ئافرەتەکە هەر ناناسین بەو شێوازەی کە بۆ پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم بەو شێوازەی کەوەها قاف والقورئان المەجید ئاوا نەوەکو خۆت جوانکەیت و خۆت قۆزکەیت و بڕۆی خەڵکی تووشی فیتنەی پێ بکەیت ئینجا کۆمەڵێ مامۆستا بە عەمامەوە دێن ئەمە وایە و تەحلیلاتی بۆکن کاکە بۆ ئەمە کوردایەتیەکە بواتان لێ کرد ئەوە کوردایەتیەکە عوزرمان بۆتان هاوردەوتمان قەی ناکە ڤۆلیۆمەکەتان بەرزە ئیتر ئەمە چییە یعنی هەر شتێ بێ ئیلا ئێوە بێ تەرەفێ بگرن گەنج گومڕابێ و خەڵک نەزان بێ و خەڵک داماو بێ چییە لە ئێوە ڕازیە کچ و خوشک و ژنی خۆی ئاوا بکە باوکم بە ئەڵڵا مەلاکان هەر ڕازین کژنەکانیان هەر بێتە دەرەوە کچی هەر بێتە دەرەوە بەخوا قەسەم برا کورە دین خۆتان مەدەنە دەست ئێمەوە دین خۆتان لە ئیسلام وەرگرن والله لە پێناو خوام قسانەتان پێڵێ هەمووتانم شتە ئەزانن ئەوەی کەوەها بە تو ئەڵێ بە گەردنی من و بە فتوای من و بە ڕەئی من لە ڕۆژی قیامەتە هیچ ڕەئیە نامێنێ تەنها ڕەئی خوا و پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام و ئەو پێغەمبەرە نازدارش کە سەرداری هەموو پێغەمبەرانە 40 ساڵ سوجدا ئەبە ئەنجا خوای پەروەردگار جواب دادەوە بۆ ئەوەی حەشر و حیسابی خەڵک بگرێ نە خەڵک جێدە باش کورە بابە ڕۆژێکمان لە پێشە دایک لە مناڵەکانی ڕائەکە وتضع كل ذات حمل حملها ئافرەتی دووجا مناڵەکەی فڕە ئەدا کۆرپەکەی فڕە ئەدا هی ئەوە نییە مجاسەبە بە دینی خەڵکەوە بکەی اینجا وەڵای من ئەڵێم باوەڕەکەی ئیسە کابرایەک لە وڵاتی وەک ئەم قەتەر و کۆیت و ئەمانە ئەگەر ملەتەکەی خۆی گومڕاکە قەینا خەڵک دەوڵەمەندە باشە ئەم کوردە داماوە پارەی کارەبای پێ نادرێ پارەی ئاوی پێ نادرێ پاسپۆرتی ڕێ ئیسەی ئەو بۆ ئاڵکاون لەم خەڵکەتانە بینێرن بۆ جانەمیش بە قورئان گەورەترین خیانەت ئەوەیە خیانەت لەو ملەتە داماوە بکەیت والله بەزەین بە خەڵکادێ قەسەم بەخوا کوردێکی داما و نە وڵاتی هەیە نە خاکی هەیە هیچی نییە هیچ داما و پارەی ئاو کارەبایشی نییە معاشیشی نییە ئیلا من ئەبێ بێم بە ناوەی دینەوە بڵێم قەینا دروستە ئیمامی شافعی واڵێ ئەی خوای ئیمامی شافعی بتگرێ و هیدایەتت دا داواکەم لە خوای پەروەردگار عاقیبەت خێرمان